ئێوە بگوێزمەوانێ دەچمە لای مەریوان حەسەن پەیامنێری ئێمە لە کەلار. مەریوان، زانیاری زیاتر و ورتر بدەرە بینەرانی ئێمە سەبارەت بە برینداربوونی بەڕێوەبەری ئاسایشی کەلار. سڵاو، ئەم کاتێ باش کارزان زۆر سپاس. لە ڕاستی داروکو لە هەواڵەکە هاتووە بەڕێوەبەری یاریدەدرێتی ئاسایشی کەلار چەند ساتێک پێش ئێستا لە ناو یاریدەدرێتی ئاسایشی کەلارە کە ئێستا دیار نییە کە خۆی کوشتووە هەندێک لەبەرەوە بە پێی هەندێک لە سەرچاوەکانی تر ئاماژە بەواکەن کە فیشەک لە دەستی دەرچوو، بەڵام زۆربەی قسەکان لەسەرەوەن کە بەڕێوەبەری ئاسایشی کەلار پاشەوەی کە تەلەفۆنی بۆ هاتووە لە پاش تەلەفۆنەکە بە دەمانچەیەک فیشەکی بەخۆیەوە ناوێتە سەریەوە و ئێستش بە سعافێک ناویانە بۆ سلێمانی بۆی کە چارەسەری بۆ بکرێەوە بە گوێرەی هەندێک زانیاریش تا ئێستا وەزعی و توانای هەناسەدانی هەبووە لە ڕێگا لە نێو ئەو سعافێکە بۆ سلێمانی هاتووە و لێکۆڵینەوەکانی ئاسایش و پۆلیسیش لەو بارەیەوە تا ئێستا بەردەوامە. باشە مەریوان، من دەمێ بزانم تۆ قسەت لەگەڵ هیچ سەرچاوەیەکی فەرمی لە ئاسایش لە پۆلیس کردووە؟ ئەوان هیچیان پشتڕاست کردوتەوە لەو بارەیەوە؟ بەڵێ پشتڕاست تەقەکردنەک برینداربوونەکەی پشتڕاست کراوەتەوە، بەڵام ئەوە پشتڕاست نەکراوەتەوە کە خۆی کوشتووە یان لە دەستی دەرچووە فیشەکە، بەڵام ئەو زۆربەی بەڵگەکان لەسەرەوەن کە بەڕێوەبەری ئاسایشی کەلار خۆی کوشتووە هیچ لەگەڵ لایەنە فەرمیەکانی ئاسایشی گەرمیان و لە ئاسایشی کەلار و لەگەڵ پۆلیسی گەرمیانە قسەمان کردووە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکانی گەرمیانیشتا ئەوە وتراوە کە بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان بریندار بووە و دوای برینداربوونەوەکەشی هەواڵی سلێمانی کراوە بە ئێستا. باشە مەریوان، تۆ ئێستا لە ناو بینای ئاسایشی کەلار دای؟ بەڵێ. لەوێ چی دەوترێ؟ ئەوەی هەیە کارمەندەکانی ئاسایش و خەڵکی لێرە تووشی شۆک بووە سەرقاڵی لێکۆڵینەوەن، بەڵام ئەوەندە هەیە کە بەڕێوەبەری ئاسایشی گەرمی کەلار بریندار بووە و برینداریەکەشی بەرسەری کەوتووە فیشەکەکە و قەرەباڵخێکی ستۆریش لە یاریدەدرێتی ئاسایشی کەلاردا ئێستادا هەیە. باشە، سوپاس مەریوان. من داوا دەکەم کە زانیاری ورتر و زۆرتر کۆ